ئەمڕۆ کۆمەڵێت تەوەر و پڕکە و بابەتمان بۆ ئامادەکردن بە هیوایەوەی کە بینەری پرۆگرامەکەمان بنتا لە ڕێگەی میوانەکانمانەوە چەند زانیاریکی باش ببەخشین بە ئێوەی ئازیز و خۆشەویست. بابەتێکە بوو زۆر گرنگ بووکە من پێم خۆش پێشەوەی بچینە لای پرۆگرامەکەمان ئاماژی پێبین بۆی ئێستا هەڵمەتی هەڵبژاردنە و لەگەڵ ئەوەی کە هەموو لایەنەکانیان لە ڕێگەی ڕیکلامکردنی خۆیان و کاندیدەکانەوە ئەم پۆستەرانەی سەر شەقامەکان هەیە بانکەشە بکەن بەڵام ئەوەی کە گرنگە بۆ ئێمەی هاوڵاتی کە هیچ کەسێ تووشی گرفت نەبێ هۆشیاریمان هەبێ بەرامبەر ئەوەی کە لەسەر شەقامەکان لە ناوڕاستی شەقامەکان ئەنجا ئەرزانی دڵشەبای سلێمانی بەناوبانگ ینی شەو هەڵەکات بەیانی ئەبینی لەسەر شەقامەکان کۆمەڵێک لەو پۆستەرانە هەمووشی بە ئاسنێکی زۆر پتە و دارراون ئەو ئاسنانە لەوانێ زۆر گرفت بۆ هاوڵاتە چەند نمونەیەکیشمان لەبەر دەمایە کە لە میدیاکانەوە بینیمان گرفتی بۆ هاوڵاتیان لە بەرچاوی خۆمان بینیمەلەوەی کە کەوتە بەسەر سیارەیە لەبەرەوە زۆر گرنگە کە بتوانین هەمومان ئاگامان لە لێخوڕینی ئۆتۆمبیلەکانمان بێ لەسەر شەقامەکان زۆر کات من بە تایبەتی خانمان بەیانیان یاخود تاتە جیاوازەکان کە مناڵە بن بۆ دایانگایان بۆ خوێندنگایە خۆی لە کاتی هێنانەوەیانە لە قڕەباڵقی شەقامەکانە زۆر جار لەوانەیە مناڵەکە مەشغوڵی کە ئاگای لێ نەبێ گرفتێکی بۆ دروست بێ بۆیە زۆر گرنگە تۆزێک زیاتر سەرنج بین بۆی کە گرفتمان بۆ دروست نەبێ و هەر کەسێکیش توانی لەسەر شەقامەکان بەیانی زوو ئەچێتە کار سێرەکات هەندێک لەو ئاسن و پۆستەرانە کەوتووە ئەگەر توانی و مەجای هەبوو ئەگەر بینێتە قراق جادەکەژەدا دواتر کۆمەڵێ لەو تیمانی تر ئەو شوێنانە پاگەکەنەوە بتوانن کە گرفت بۆ هاوڵاتیان دروست نەکە ئەمە بابەتێک بوو خەریک کە تۆزێک کێشە بۆ هاوڵاتیان دروستەکە بەڵام هیوادارین کە هاوڵاتیان خۆمان هۆشیاریمان هەبێ لەسەر ئەوەی کە لە شەقامەکان لەو کاتەکەمێک کەماومانە هاوکار بن بێگومان و لە هەمان کاتیشا بە تایبەتی و کەسانشی کە ڕۆژانە ئەچنە و شوێنە قەرەباڵغانەوە بە تایبەتی شەوانی ژێسا لە کۆمەڵ لە شەقام قەرەباڵغێکی زۆری پێوە دیارە و هیواداریشی من زۆر خەمە بەڕاستی بە تایبەتی ئەم شەو بینیم لە دووسێ ئۆتۆمبیل ینی مناڵی زۆر بچووک یعنی لە جامەکەەوە سەر دەرەکات ڕاستە هەر کەسە ئەتوانێت خۆشی خۆی یاخو بۆ هەر لایەنێک کە چی ئەکات ئەوە سربەستە بەڵام گرنگوێ بێ ئاگاشیان لە مناڵەکەیان بێت چکە زۆر جار ئەم ماتۆرسکیلانە بەڕاستی بە شێوازە لە بینی ئۆتۆمبیلەکان و ڕۆن گرفت بۆ هاوڵاتیان دروستکەن ئەمانە هەمووی کۆمەڵی بابەتی وردن بەڵام ئێستا دیاردەیە لە ناومانە هیواداری کە هۆشیاریمان هەبێ بەرامبەر ئەمەش هیوادارین هەماوان کوتۆ ئاماژە پێکردنەوەی کە ئەگەر بانگەشەشەکە بۆ لایەنێک سەلامەتیەکەی و پارێزگاری خۆی و خێزانەکەشی لە پێش هەموویەوەدا نابێت چینە لای تۆرەکانی ئەمڕۆمان یەکەم تۆریشمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی مافی شوێنی نیشتەجێبوونە هەموو مرۆڤێک لە جیهانە مافی ئەوەی هەیە کە بتوانێت جێگەی شێبێت یا نیشتەجێ بێت و ئەم شوێنی نیشتەجێبوونە ئیتر لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی ترە گۆڕێ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی ترە گۆڕێ بەڵام ئایا تا چەند توانراوەکە ئێمە لە لای خۆمان بە شێوازێکی باش بتوانین مرۆڤەکان ئەو کەسانی کە ئەیانوێ شوێنێکیانە بێ ماڵێکیانە بێ تیا بژین تیا بتوانن نیشتەجێ بن و لەمان کاتی شەوی بەسینەوە بۆی کە هەندێک کەس هاوسەرگیری ئەکا ئێستا شوێنەکانی نیشتەجێبوون تەنانەت لە باڵەخانە گەورەکانە خۆی بینێتەوە کەمە پێڵێن شوقا ئێستا چەندین ئاسانکاری بۆ هاوڵاتیان کراوە کە بڕەکە پارەیەک بایت و دوایی بچیتەوە ناوی و بەڵام ئایا تا چەند توانراوە مافەکانیان بدرێتێ بۆیە بە دروشمی بەشداریکردنی گەنجان بۆ هەداهاتوویەکی شارستانی باشتر ڕۆژی جیهانی شوێنی نیشتەجێبوون دەکرێتەوە کە ئەمە زۆر گرنگە کە باسی گەنجانەکات و بتوان ئەوان ڕۆڵیانە بۆ ئەوی کە لەسرم بابەتە گفتوگۆ بکەین و چه هەوڵە کراوەتە گەڕ و چۆن توانیویانە کار بکەن لەسەر ئەو بابەتی نیشتەجێبوونە ئێمە زانیاری زیاتر وەرەگرین بە میوانداری زۆر بەڕێز حاگمەلیک سەلام تایب کاندیدی یەکێتی نیشتمانی کوردستان کە بەڕێزیان لێرەیە بەخێربی کاگمەلیک زۆر سپاس بۆ ئامادەبوونە بەڕێزی بابەتەکەمان بابەتێکی گرنگە باسی ڕۆژی جیهانی مافی نیشتەجێبوونەکە ئێمە هەموو مرۆڤێک پێویستمان بەوەیە کە جێگەیەکمانە بێت یان نیشتەجێ بی مافی خۆشمانە ئایا با من لەمەوە دەست پێ بکەم لە هەرێمی کوردستانە تا چەند کارکراوە لەسەرەوەی کە شارەکان بەرفراوە نەبێت بەڵام مرۆڤەکان مافی نیشتەجێبوونی خۆیان وەربگرن بەڵێ سەرەتا بەیانتان باش سپاس بۆم دەرفەتە زۆر خۆشحاڵم بەڕاستی مافی نیشتەجێبوون مافی هەموو تاکێکی چین و توێژەکانی کۆمەڵگایە لە شوێنێکی دنیا بێت چی لە کوردستان بێ چی لە دەرەوەی کوردستان و هەموو جیهان بێ هەرێمی کوردستان پێشتر با باسکەین پێش دو-سێ ساڵەم و پێش وەکو چینایەتی لێ هاتبوو ئەم زۆنگەی خۆمان غەدرێکی زۆری لێکرا بوو فراوانکردنەکان
ڕاگیرابوو فراوانکردنی شارەکان ڕاگیرابوون بەدەست ئەنقەز بەدەست لەبەرەوەی خەڵکی ئەم ناوچێ بچەو سێنرێتەوە خۆشبەختانە لەلایەن جێگری سەرۆکی حکوومەتەوە کاکوات توانرا بە هەوڵە بەردەوامەکانی کار بکرێت بۆی چەند مۆڵەت تێ بدرێت لەم زۆنگەیە ئەوە بوو 37 مۆڵەت درا بۆ دروستکردنی پرۆژەی نیشتەجێبوون تاوکو تاکەکانی ئەم سنوورە سوودبەند بن لە بەدەستهێنانی شوێنی نیشتەجێبوون کە مافی من بەڕای من سەرەتاییترین مافی ژیانە کە بۆ تاکانی کۆمەڵگەی فراهم بکرێت خۆشبەختانە ئێستا چەند کۆمەڵگەیەکی نیشتەجێبوونمان هەیە لە قۆناغی دروستکردندان کۆمەڵێکی تریشمان هەیە تەواو بوون و ژیانتیایە بەردەوامە زۆر باشە اینجا ئێمە گەسێکن هەرێمی کوردستان بەگشتی ئەبینین ڕۆژ بە ڕۆژ باڵەخانەی نوێتیا دروست دەکرێت پرۆژەی نیشتەجێبوونی نوێتیا دروست دەکرێت بەڵام ئەبینین هەر لەگەڵەوە شاتا ئێستا ئێمە گەنجەکانمان خاوەنی نیشتەجێبوونێکی خۆیان نین ئەگەر بشڵێن کەم تا زۆر ئەبینین و ئەبیستین لەوەیکە کۆمەڵە کەسانێکن کە لە هەموو شوێنە پرۆژە نیشتەجێبوونەکانە خاوەنی موڵکێکن لەوێ بەڵام ئەبینین خەڵکە هەژارەکە گەنجەکە تەنانە شوێنێکی نیەتیان نیشتەجێبێت کاتە ئەم پرۆژانە کە دروست دەکرێت ئەگەر قازانجێک نەبێت بۆ گەنجان ئەتوانین بڵێن نەکردنی هەندێک جار باشترێکە یاخود چۆن گەنجان بتوانن سوودمە بن لەو پرۆژە نیشتەجێبوونانە بڵێ ئێمە توانین لە ڕێگەی حکوومەتەوە پشتگیری بۆ گەنجان بکەین لە ڕێگەی سندوقێکەوانێ کەوەک سندوقی نیشتەجێبوون بێیان سندوقێ بێ بۆ پڕپارەکردنی گەنجان تاوەکو بتوانن لە ڕێگەیەوە گەنجان بە پارەیەکی کەم حکومەت پارەیان بۆ بدات ئەومان بە قیستێکی کەم بتوانن قیستی ماهانەکەی بۆ بدەنەوانێت بە دڵنیایە ئێمە لە داهاتوودا لە پەرلەمان پرۆژەمان بۆ ئەم بابەتە دەبێت حکومەت وردە لە قەیرانی قوڵی دارایی نەجاتی بووە بەڵام خۆتان نەزانن لە ئێستا حکومەت ئێمەتیایە شەریک نین بەس بەشدارین پشت بەخوا لە داهاتوودا کە خۆمان حکومەتمان پێکێنا یەکێ لەو تەوەرانەی کە ئێمە داکۆکاری سەرسەختیە بین گەنجانە و لە پاڵی شادابینکردنی یەکەی نیشتەجێبوونە بۆیان لە ڕێگەی سندوقێکەوانەیە کە بتوانین سەپۆرتیان بکەین زۆر باشە کاک مەلیک زۆر جاڕڵین ئەم یەکانەی نیشتەجێبوون زۆر گرنگە یاسایەک لە پشتیەوە بێ ڕاستە کردی تایبەتە چۆن مامەڵی بازرگانی پێوەکە چۆن ئەی فرۆشێت چۆن ئەی یا بۆ کەسانێکی کردن بەڵام هەندێک جار ئەمانە هاوسەنجیتیانە یعنی لە یەکێکی نیشتەجێبوون ئیمارەیەگەگەر 15 قاتیش بێت چەند شوقەشی تیا بێت سێرەکەی لەوانەیە 20 بۆ 30 شوقەی چۆڵ بێت تاکە کەسێک بێت بەڵام گەنجێک هەیە بە ئاواتەوەی ژوورێکی هەبێت خۆی ئەما بێ پشتی بگیرێ ئەبێ بتوانێت هەوڵی لەگەڵا بدرێت بەداخەوە لە ڕابردووە ئەمە لە کابینەکانی پێشتردا کە بەدەست هێشێتی نیشتمانی کوردستانەوە بوو سولفە هەبوو بۆ گەنجان بۆی کە بتوانێت هاوسەرگیری بکە بۆی کە بتوانێت بچێتە ژیانێکی نوێ ئەمانە نەما هیچ هەمیان لابرد بەڵام ئەگەر هەوڵ بدرێت ئاسانکاری بۆ گەنج بکرێ و سولفەیەکی تایبەتی بنێ توانێت ئەو ڕیکلامانەی کە بینین لە کەناڵەکانەوە پێشەکی شوقەیەک بات ئەگەر بچووکیش بێت دواتر بچێت بۆ هەنگاوەکانی تر ئەمە تا چەند پێویستە کاری تیا بکرێت 100% پێویستە ئێمە بۆ پرۆژە نیشتەجێبوونەکان ئەمە لێدان نیێلیان بەڵام کۆمەڵێ پرۆژەی نیشتەجێبوونمان هەیە بەداخەوە بە شێوازی ڕکلاماتەکەن باسی ڕکلامە کرد کە ئێمە گەنجین بە جوانی لەو ڕکلامە تێناگەین مەسەلەن ئەڵێم بە پێشەکیەکی زۆر کەم دەفعەیەکی زۆر کەم دیارریەکە بەڵام کاتێککە چیتە ئەمری واقعەوە تۆ چوتەتە ناو تۆڕی ئەو ڕکلامەوە گیراویت دوای هەست بە خۆتەکەی چی کردووە دەفعەیەکی کەمە لێ وەرەگرێت دوایەوە 5 ساڵی تر شوقەکە تەواو بێ یان دوای 4 ساڵ دەست بە دروستکردنی یەکرێ ئەم 4 ساڵە 2 ساڵیشی پێویستە تاوەکو تەواو بێت ئەمە 6 ساڵ کە گەنجەکە بێ ئومێ دەبێت لە بەدەستێنانی یەکەیەکی نیشتەجێبوون ئێمە ئەتوانین یاسایەکی تازەمان هەبێ ڕێنمایی نوێ لەسەر ئەساسی یاسایە کۆنەکان دەرکەین تاوەکو گەنجان سوودمەند بن ڕاستەوخۆ بڵێن لە شوقەیەکی تەواو بوو ئێمە بتوانین لە ڕێگەی حکوومەتە ئەو شوقانی کە بەرەو تەواو بوو نەچن یان ئەو شوقانی کە تەواو بوون و نەفرۆشراون حکوومەت خۆی بیکڕێتەوانێ حکوومەت ئەزانێت شوقەیە چەندێک لەسەر بڵێن بەڵێندەرەکەەوە بەرهێنەکە تەکلیفەکە باشە ئەتوانێت بە سعرێکی کەمتریانی سعرەکەی دابەزێنێن داشکان بۆ خۆی بکە بەدەستی بێنێت و توانێت بە گەنجەکە و خاوەن گەنجەکان بن بە شوقێکی نیشتەجێبوون و دەشتوانین بیکەم دڵنیابە چونکە لە پێشووترە ئەوەندەی حکوومەت لای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەو ویستوێتی توانیوێتی بیکە بەڵام خۆتان نزانن ئێمە 7 ساڵ و نیو حکوومەتمان لا نەبووە و لە دوای 2014ەوە ئیدارەمان بەدەست نەبووە لەم زۆنگەیە 145مان بەدەستەوە بۆ وحدە ئیداریەکانی ئەم شارە پێش 2014 وایە پارە زۆر بوو بەڵام زۆرترین پرۆژە لە مەتیقەیە کراوە لەبەرەوەی کۆی گشتی یەکە ئیداریەکانەوانی کە توانیوانە خزمەتکار و خزمەتگوزار بن
پرۆژە جێبەجێ بکەن من ئەمەوێ یەک نمونەی زۆر بچوک بێنڕادێ کە توانیمانە کادری نەوەعی بخێنە مەنسەبەکان وەکو سەرۆکی شارەوانی توانیوێتی زۆرترین پرۆژە بە پارەی حکومەتیشنا بە پارەی وەبەرهێنەکان زەویان بداتی و ئەوان پارەی ڕۆتینیاتی خۆیان بدەن ئەفونکە چونکە پارەی ڕۆتینیاتەکەی یەکە پێم وابێ ئەوە چێت ئەیدا وەکو حکومەت ئەیدا بە وەبەرهێنان وەسلەکە و لە باقی بابانەی بڕێ بەڵام لەگەمان کاتیژا پرۆژەی پێکا بەرزەپردی پێکا ئەندەرپاسی پێکا شەقامەکانی پێنۆژەنەکان و جوسایدی پێ دروستەکەن سەدی لێرەیە دروستەکەن ئەوانە هەمووی لەسەر بنەمای عقلێتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هێنایەتی زۆڵنی خۆشبەختانە توانیوێتی خزمەتێکی زۆر بە مەتیقەکە بکە زۆر باشە جا ئەمە ئەگەر بەپێی ئامارەکان بە عێراق بە گشتی ئەسە وڵاتێکی گەنجە کە لە 6 بۆ لە 65 گەنجتیایە ئەژی بەڵام ئەتوانین بڵێن بە تایبەتی لە هەرێمی کوردستانان گەنجەکانی ئێمە زۆر بێهیوان لەبرێکە گەنجێکمانەیە ناتوانێت بە خاوەنی مەترێک زەوی بڕیاری چیا بڕیارەکە کۆچ بکات لەبەرەوەی لە وڵاتەکەی خۆشیە هیچ شتێکی نییە لەوەی زۆر بەلایەوە ئاساییە کە شوێنەکەی خۆی و شوناس و وڵاتەکەی خۆی جێبهێڵێت لەوانەیە گرێسە گەنجێگوی لە ئێمە بێت بڵێت چەندین کاندیدی تریشمان هەبووە لە پێشەوتێتی من لە پەرلەمانە پرۆژەم ئەبێت و کارنامەم ئەبێت و ئاخەمە بواری جێبەجێکردنەوە پێش لە پەرلەمانە ئەم پرۆژانە نەبووە بۆ گەنجان یاخود ئەگەر ئێستا بکرێت ئەم جارە بە شێوازێکی جیاوازتر ئەم پرۆژە و کارنامانە ئەخرێنە پەرلەمانەوە بۆ ئەوەی گەنجان بتوانن سوودمەند بن لە پێشووترە حکومەتمان هەبوو پەرلەمانیشمان هەبووە بەڵام دەسەڵاتێکی پۆپۆلیستی دیکتاتۆرمان هەبووە کە هیچ گرنگی و بەیاخێکی بە قورسایی و بوونی حکومەت نەدا و هیچ هەستی بەبوونی پەرلەمانیش نەکردووە بۆی لی پرسێتەوانێ خۆشبەختانە ئەم جارە یەکێتی بەهێزەوە گەڕاوەتەوە یەکێتی لە حاڵەتی ئەویان نییە کە بترسێت و بڵێ هەڵبژاردن نەکرێت و لەبەرەوەی کورسیم کەمەکە خۆشبەختانە ئێمە لە حاڵەتی هێرشکردن نین لە حاڵەتی ڕوخان نین ئەتوانین ئەم جارە لە ڕێی کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە پاڵێوراون بۆی ببن بەندان پەرلەمان لە ڕێدەنگی هاوڵاتیانەوە پەرلەمانێکی کارەمانە بێ حکومەتێکمان هەبێ بتوانێ دەست بخاتەوە شوێنانی کە بڵین هاوڵاتیان پێویستیانە باش شتێکیشمان بیر نەچێ ئەو وەزارەتانی کە لای یەکێتی بوون ئەو وەزارەتانن کە گلەییان لەسەر نییە باشە ئێمە توانین کۆمەڵی وەزارەت وەرگین لە ڕێی حکومەتەوە ئەو کێشانە حلکەین کە پێویستی ڕاستەوخۆی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە پشت بەخوا ئەوەی کە پێویستە بۆ گەنجان ئێمە جێبەجێیەکەین لە داهاتوودا زۆر باشە ئەوەی کە زۆر گرنگە ئێماڵین هەوڵبین بۆ داهاتوێکی باشتر هەوڵبین بۆی کە بە شێوازە لە شوازەکان هەرچی خزمەتە بۆ خەڵک بێت یعنی ئێمە کایبینین ڕۆژانە سەرۆکیەکێتی هەرچی پەیامەکانێتی لە پێناو خەڵکایە ئەڵێ هەرچی ماڵ و مڵک و هەرچیەکمان هەیە لەم هەرێمەیە بۆ خزمەتی خەڵک بەکاری بەشی نیشتەجێبوونی بەشێکە کابێ بۆ خزمەتی خەڵک بەکاربێنرێ تا چەند گرنگە ئەم خزمەتی نیشتەجێبوونە بتوانن هەوڵی پێبن بۆ نمونە پەیوەندی کەرتی تایبەت ببەسترێتەوە بۆی کە ئیتر لە ڕێی بانقەکانەوە لە ڕێی کارکردنە بۆی کە بە شێوازێک تۆ مادەیەک بخیتە بەردەم گەنجان لەوانەیە گەنجان گویان لێمە بێ ڕاست هەڵم شوێنە نیشتەجێبوونێ بەس کە پارەم پێ نەبێت چی بکەم ئەگەر ئەم پاڵپشتیانە بەردەوامی هەبێت ورەیەکی تر ناگەڕێتەوە ناو گەنجان و هەستێکی نەتەوەیاتی ناگەڕێتەوە ناو گەنجان و خۆی نایەتە بەردەم ئەو کۆچەی کە نازانێت چارەنووسی بۆ چۆڕوە ئەگەر ئەمانە بکرێت دۆخی خەڵکەکەمان بەرەو باشتر ناڕوات 100% دۆخی خەڵکەکەمان باشترە ڕۆهەرۆکو پێشتر ئاماژەم پێدا ئەوش کاتی کە یەکێتی دەسەڵاتی لا بووە توانیوێتی خزمەتی گشت سێکتەرەکان بکە توانیوێتی قەرزی تەنانەت گەشتیاری بدا کە ئەمە لەواچە پیاوێکی بەتەمەن ئەم قەرزەی وەرگرت بێ پەیوەندی بە گەنجی شەوە نەبووێ بەڵام لە کۆتایە گەنجەکە لایەن پیاوە ئیشی کردووە توانیوێتی قەرزی نیشتەجێبووندا زەواژدا گشت قەرزێ بدات تاوەکو ژیانێکی فەراهم بۆ کۆمەلگاکەمان دابین کرێ خەڵک بیر لە کۆچ نکاتەوە بیریشمان نەچێ و کاتێک کە دەسەڵات لای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆچی پێچەوانە دەستی پێکرده بوو خۆمان کە سوکارمان هەموو گەڕایەوە لە ئەوروپا لێرە بەردەوامیەدا بە ژیان و ئەتوانین بڵین دەسەڵات لای ئەمە بێ پشت بەخوا توانین بڵین سندوقی هاوکاری بۆ گەنجان دروست بین کە شتێکی زۆر ئاسانە و تەنها یەکێتی شاتوانێ بەڵێنەکانی بەرێتە سەر زۆرمان بینی وتی سندوقیە دروستەکەین لە داهاتی نەوت ڕاستە و خۆ هاوڵاتیان ئەکەین بە شەریکی نەوت و هاوکاریانەکەین بەڵام هیچ وا دەرنەچوو خۆڵکردنە چاوی هاوڵاتیان بوو بەداخەوە دۆخی هەرێمان بەم خەیران و بارودۆخە بردووە
سر باشا اتوانین بڵێن ئەو پرۆژە نیشتە جێبوونانەی کە لە هەرێمی کوردستانان دروست ئەکرێت لەلایەکی تریشەوە بۆ گەنجان سوودی ئەبێلەوەی کە هەلی کارێک بێ بۆ گەنجان بەڵام بەداخۆ ئێمە لە زۆربەی پرۆژە نیشتە جێبوونەکانە ئەبین ئەوەندەی کە کەسانی بیانی ئەهێنرێن جا لە هەر ئەندازیارەوە هەتاوەکو کرێکار کە لەوێ ئیشەکەن ئەبینین کە بیانی سوود لە دەستی کاری خۆمان نابینێت سوود لەو گەنجانە نابینێت لەوەی کە بڕوانامەیان هەیە زانکۆیان تەواو کردووە و بڕوانامەکە پسپۆرەکان لەو بوارەیە ئەکرێ بڵێن پەیوەندێکیش هەبێت پرۆژەیەکی شەوێ بۆ ئەوەی کە ئەم پرۆژە نیشتە جێبوونانە کە دروست دەکرێت بەڵێ با گەنجانی خۆمان کار لەو پرۆژە نیشتە جێبوونانەیە بکەن بەڵێ گەنجەکانی ئێمە بێهیوا کراون لە 2014 تا 2024 750,000 گەنج کۆچیان بۆ دەرەوە کردو بام داتایەوە بەمێ ئەوروپا وڵاتانی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق توانیویانە سوود لە موزەیە ببینیم ئەگەر ئەم گەنجانە من سەردانی دەرەوەی وڵاتم کردو گەنجی خۆمان گەنجی کوردەکەی خۆم بین و کە سوکاری خۆم ئەو ئیشەی لێوەی کا لێرە بیکات دوو بەرامبەر ئەتوانێت داهاتیە بێ بەڵام لێرە بێهیوا کراوە لە هەموو شتێک بە بەرنامە ینی بە بەرنامی بۆ داڕشتووە چی لە سوۆشیال میدیاوە بێت چی لە ئەمری واقع بێ بەرنامی بۆ داڕشتووە لە تواناکانی گەنجە درێ بێهیواکرێن لەبەرەوەی بەشداری هەڵبژارن نەکەن بەشداری چالاکیە نەکەن لە وڵاتە سەری خۆیان هەڵگرن و بۆیان تەخت بێت بەس خۆیان هەبن حاکمی وڵات ئەتوانین بڵێن سوود لە گەنجەکانمان ببینین گەنجەکانمان بخێنە گەڕ ئەو بێهیوایان نەیەڵین و ئەمەش بە بەرنامەی تەنها یەکێتی نیشتمانی کوردستان ئەکرێت باشە زۆر جارەڵێن ئێمە کە باسی گەنجەکەین بێزاربوون دیناتیایە ینی زۆر جارەگەرێمە بچین تێکەڵیان بین قسەیان لەگەڵ کە ڕاستیشەکەن و ئەژڵێن ئێمە ئەمە ئەبینین گەنجە وەکو من هاوتەمەنی منە بەس لەبەرۆی کوڕی خانەوادەیەکە ئۆتۆمبیلەکەی بایی هەموو سەروەتی خانەوادەکەی منە لەوانێت زۆر زیاتریش بێت ئەم ئاوا ئاژی لە وڵاتەکەی منیشە و لە شوێنەکەی منیش نیشتەجێ بووە ئەم بێزاری دروست کردووە مەبەسم لەمە چییە ئەگەر هاوسەنجی بگەڕێنینەوە خۆ بەزانین بگەڕێنەوە کەس خۆی بەشت نەزانێ هەمووی لە هاوسەنجیا بێ ئەتوانین ئیتیمایی کە زیاتر بەلای کوردایەتی و بەلای خۆشگوزەرانی و بەلای ئەوەی ڕابکێشین ئەو ئیشەی کە بە ڕێزیێڵیدا وڵاتە ئەوروپیەکانێکە لە وڵاتەکەی خۆی بیکات و بە هیواشەوە بژی 100% لە ڕێگەی یەکێتیەوە ئەتوانین هاوسەنگی بگەڕینەوەوانێ و تەنها یەکێتی شاتوانێت چونکە پێشتر هێزی زۆرمان تاقی کردوانێ و ئێستا هێزی تازەش هەیە ئەگەر ئێستا سەرۆکەکەیان بمرێت ئەو هێزە کۆتاییان پێێت چونکە هێزی تاکە شخصە هێزی دامەزراوەی نییە وەکو یەکێتی باشە ئەتوانین لە ڕێی یەکێتیەوانێ هیوا بۆ گەنجان بگێڕینەوانێ و سەپۆرتیان بکەین توانین لە گشت سێکتەرەکانە بێنە پێشەوانێ ئێمە هەر بە نەیبەسینەوە بە وایە بەرنمەکەمان لەسەر مافی خاوەندارێتیکردنە بە نیشتە جەبوون بەڵام لە ڕێی یەکێتیەوانێ توانراوە گەنج زۆرترین گەنج بێنرێتە پێشەوانە لە گشت سێکتەرەکانە لە کای سیاسیە لە کای حکومیە و ئێستا لە کای پەرلەمانیشە زۆرترین گەنجمانەیە گەنجترین کاندیدەکان لە لیستەکانی یەکێتی توانیوێتی سەپۆرتی گەنج بکات و لە ڕیز سەرۆکەکەی شێوانێ ئەتوانێت هیوا بۆ گەنجام گێڕێتەوانێ و تاوەکو بتوانێت لێرە ژیانێکی فەرهام و پاشایانە باشە بەگەرخستنی دەستی کار لەلایەن گەنجانەوە ئەمە تا چەند گرنگە بۆ نمونە ئەیبینی چەندین پرۆژە لەم شارانەی هەرێمی کوردستان ناکرێ بەداخۆ هەندێک لە پرۆژەکان ئی کۆمەڵێک کەسن کە لەوانەیە خەڵکانی بیانی بێنن کار بکەن لەو پرۆژانەیە بەڵام هەندێکیش لەو کۆمپانیانە و لەو کەرتانە هەوڵێن ڕاستە پرۆژەیەک بەرەمێن بەڵام دەستی کار بۆ گەنجەکان بەیاکەن هەم بێ ئیش نابێ هەم پارەیەک وەرەگرێ دوایش کۆمەڵێک دەرفەتی بۆ خەنە ڕووکە بە بڕی پارەی کەمتر لە مادەم لەم پرۆژای شکرۆ توانی ببیتە خاوەنی یەکێک لە یاکەی شتێتی بۆکان ئەم کارانە ئەگەر لەگەڵ کەرتە تایبەتەکانە بەردەوام بێ گەنجەکانمان بێیش نابن ئەتوانن ئەمەش بخێتێتەکەڕ بەڵێ ئێمە پرۆژەمان هەبووە من ئاگادارم و توێتی 1 ساڵ بێ بەرامبەر وەرە دوکاندانە لە لای من هیچ کرێکە لێ ناسەنم بەس پارەی ئەو کارە بابە باشە ئەوش حەقی کابرایە خاوەن مڵکەکەیە لە گەڕێکی قڕێر باناوی منتیقەکەش بڵێم بازاڕێکی میلیە ئەوە سەپۆرتە بۆ گەنجان توانی ئێستا بازاڕێکی زیندوی دروست کردووە لە باتی پرۆژێ دروست بکات و کرێکی زۆری لەسەردانێت یان بە نرخێکی زۆر بیفرۆشێ دوای چۆڵ بێت ئەمە هیچ گەنجە سوودی لێ نابینێ بەڵام ئەتوانین لە ڕێی کردی تایبەتەوە حکومەت یەک شتی نەکردو تا ئێستا لەبەرەوەی پۆپۆلیستە لەبەرەوەی دیکتاتۆرە تا ئێستا بەڵندەرەکانی خۆمان بە پارتنەر نابینێت بە شەریک نابینێت بە چاوچنۆکیان بینێت ڕێزمەیە لەبەر ئەوەی هاوڵاتیەکان بە یی خۆی نازانێت لەبەرەوەی وڵاتەکە بە خۆی نابینێت خۆی بە میوانە بینێت
خۆی بەوا بینی هاوردە بێت و هاتوبێ حکمی منتیقی بکات لە ڕێگەی حکوومەتێکەوە کە یەکێتی خاوەنددارێتی بکات ئەتوانین هەم بەڵێندەرەکان هەم کەرتی تایبەت بە پارتنەری حکومەت ببینین تاوەکو بتوانین خزمەتی خەڵک بکەین چونکە لە کۆتاییە ئەوەی یەکرێت ئەگەر بە ویژدانەوە بیکەین بۆ خزمەتی هاوڵاتیانە چونکە ئێمە ئێستا ئێمە هیچ شتێکمان پێویست نیە وەکو یەکێتی دانیشین سیاست نەکەین هیچ کێشەیەکمان نابێ بەڵام خۆمان خستوێتە خزمەتی هاوڵاتیانەوە هاوڵاتیانیش زۆربەی گەنجە ینی گەنجان پێویستە پشگیری بکرێن خزمەت بکرێن بێنرێن پێشەوە بێهیوا نەکرێن زۆرترین خزمەت کرابێ لێرە بەس بە گەنج کراوە بە بەرنامەش نەکراوە بڵین بەس فلانە چین کراوە بە هەموو ڕەنگەکان و لێرە خزمەت کراوەش لە ژێر سەتری یەکێتیا کراوە زۆر باشە ئەتوانێت بڵێن کە ئێستا گەنجانمان ئەو ئینتیمایان هەیە ئەو بیر و باوەڕیان هەیە لەوەی کە ئەوان شارێکیان ناپڕ بێت لە پرۆژە بەڵام سوودی نەبێت بۆ ئەوان شارێکیان ناوێت لەوەی کە پڕ بێت لە بینای بەرز بەڵام ببینی خەڵکە فەقیرەکەی لە چینێکی تراژی لە ژیانێکی تراژی ینی ئەمانەیەکە هەیە بۆ کۆمەڵە کەسانێک نوکو لە سەرتاشە ئاماژەم پێکرد لەوەی کە ئەمە کۆمەڵە کەسانێکمان هەیە لە هەموو شوێنی پرۆژە نیشتەجێبوونەکانە خاوەنی باڵەخانە و خاوەنی شوقەن لێ بەڵام هەڵکە هەژارەکەمان لەوانەیە چاوەڕێ بکات و نەشتوانێت لە بەروی کە باریدارایەکەی خراپە تەنانەت کری خانووەکەی با لە کۆتایی مانگەکەیە جاریوا بە دووسە مانگجیان ناتوانێت کرێ خانووەکەی بە ئەکرە بڵێن سە گەنجەکانمان جیاوازتر بیرەکانەوە ئەوان ئەیانوێت ئەو پرۆژانەی کە هەیە بۆ خزمەتی ئەوان بێت ئەو پرۆژانەی کە هەیە بۆ خزمەتی شارەکان بێت بەڵێ بەس لەم زۆنگەی خۆمانە چینایەتی ناوچەی نەکراوە لەم زۆنگەی خۆمانایە ناوچەی دروست نەکراوە بۆ فیراون و دەوڵەمەندەکان زۆنێک هەیە بێ ئاڵتونی بێ لەم ناوچەی خۆمانەوە لەو سەری شارەوە هەتاوەکو ئەو سەری شار شوقە بە هەموو نرخێ دروست کراوە لۆ کۆست و های کۆست نرخی بەرز و نرخی کەم بەڵام بەداخەوە لە شارەکانی تر کە ئێمە بە میوان نەزانن و پشت بە خۆری یەگرینەوانێ ناوچەی فیرعونیان دروست کردو بۆ خۆیان بۆ فیرعونەکان بۆ بێچۆ فیرعونەکان ئەم جارە توانین ئێمە لە ڕێگەی وەکو ئاماژەم پێدا لە ڕێگەی ئەو یاسایانی کە هەیە هەمواری بکەینەوە یان ڕێنمایی پێ دەرکەین سندوق دروستکەین این نیشتەجێبوون هەمانە بەڵام کاران نیە ئەو سندوقانەشی کە بوو پارەکانی هەمووی دزرا هەروەکو چۆن کۆمەڵی سندوقی کەمان هەبوو کە پەیوەست بوو بە منتیقی و هەموو پارەکانی بەتاڵ کرایەوە 300 پرۆژە ئێستا وەسێنراوە بای 300 ملیۆن دلارە بە داتامەتان پێڵم ئێمە توانین لە ڕێ یەکێتیەوانێ ئەو سندوقانە دابنین و پاڵپشتی بکەین و پڕپارەی بکەین و تاوەکو گەنجان بتوانن لە ڕێگەیەوە قەرز وەرگرن پاڵپشتی بێ بۆ گەنجان تاوەکو بن بە خاوەنیەکەی نیشتەجێبوون زۆر باشە با بینە سەر بابەتێکی کرد ئێستا لەسەر پرسێکی گەورەیان بۆ داهاتوێک چارەنووس سازە و ئەم بەشی نیشتەجێبوون و گەنجان و خۆشیان و پێکەوە ژیانی هەمووی لەم پرسیای خۆی بینێتەوە ئەگەر لەم کابینە نوێی حکوومەتە ئێوە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان کە لەم پرسیای بەشدارن ئەتوانین ئەم هەوڵانە چڕ بکرێتەوە و زیاتر خزمەتی گەنج بکرێت لە بواری نیشتەجێبوون و لە بواری خۆشگوزرانی و لە بواری زیادکردنی دەستی کارە بۆی کە بتوانین ژیانێکی ئاسوودەمان هەبێت ئەسلی مەسەلە ئێمە کە هاتوین بۆ ئێرە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە باش بۆ ئەوە نهاتوین من ببمباندا پەرلەمان من یەکێکم لەو کاندیدانی وتمە 100% موچەکەمە بەخشم بەگشت سێکتەرەکان 100% نەکنەوە دوونۆش بە چێژیم داهاتی پێشووترم هەیە بامە بخێنە ئەولاوە یان یەکێتی ئێستا کە هاتووەتە ناو مەیدانەکەوە سیاسەتێکی نوێیەکات ئەو سیاسەتە کە ئەزانێت هاوڵاتیانەکانی پێویستی بە خزمەتە باشە ناتوو خۆمان دەوڵەمەندکەین چەند پۆستی وەرگرین و بچین دڵی لایەنەکانی تەڕاستیکەین ناتوین 49 بە 51 بکەین 50 بە 50 بکەین دڵنیاتانەکەم لە پەرلەمانی داهاتووە بووکە عێراق کە ساڵێکی ترم کاتە لە بانگەشێن لەلایەنەکانی تر کورسی زیاترە بین لێسەوە دیزایانی ناکەین بەڵام بەرچاومان ڕوونە ئەزانین کە ئەتوانین خزمەتی هاوڵاتیان بکەین لەم دوای انتخابات ئەیبینن چۆن مەیدانیان یینە ناو هاوڵاتیان چۆن لە ناو هاوڵاتیان نبووین لە ماوەی بوون بە سەرۆک لەلایەن کاک پاڤڵەوە سەرۆک پاڤڵەوە کە هاتووەتە ناو مەیدانەکەەوە خۆی بە ڕابتەرەکەیەوە ناو هاوڵاتیانە گەڕێ بەبێەوەی کە لە هاوڵاتیەکانی بترسێت و هەموو سەری گەڕێکە حیمەیەک بۆ خۆی دانەکەیت ناو هاوڵاتیانەوە ئەتوانین لە ڕێگەی ئەم سیاسەتەوە بچینە ناو هاوڵاتیەکانمانەوە خزمەتی هاوڵاتیان بکەین مەبەستمەوەی ئێمە بۆەوە هاتوین خزمەتی هاوڵاتیەکانمان بکەین بۆ نهاتوین پلە و پۆز وەرگین زۆر باشە یەکێتی ئێستا بە سەرۆکێکی گەنج بە ئەنجومەنێکی سەرکردایەتی گەنجانەترەوە بە کۆمەڵێک
ئەندام پەرلەمانی گەنجانەوە ئەتوانین بڵێن زۆربەی پرۆژەکانی بۆ گەنجە بێت گەنجە کاتە پێشینەی کارەکانی وەکە میشەش ئەزانین لەوەی کەتی نیشتیمانی کوردستان هەمیشە دەرگایەکی کراوی هەبووە بۆ گەنجان هەمیشە پرۆژە یاسای باشی هەبووە بۆ گەنجان هەمیشە گەنجانی کردو بە پێشینەی کارەکانی لە هەموو سێکتەرەکانە بەڵێ یەکێتیکی بڵێن ئێمە احترامی پیرەکانە گرین قودوەمانن بۆ ئێمە نخبەن خۆشمانەوێن شانازیان پێواکەین گویان لێگرین ئامۆژگاریمانەکەن بەڵام یەکێتی ئەمڕۆ گشت سێکتەرەکانی ئەم ڕۆژ با بڵێن ژیانی ئەمڕۆ پێویستی بە خوێنی نوێە پێویستی بەوەیە کە گەنج بێتە پێشەوانێ ئەوانەی کە پێشووتر یەکێتیان بەڕێوە بردو هەروکو ئێمە گەنج بوون لێ پێناو یەکێتیا ژیانیان بڵێن داناوە وا بڵین لە پێناو یەکێتیا ژیانیان سەرف کردووە بەڵام خۆشببختانە ئەوانیش کۆمەڵی گەنجانی ناوەتە پێشەوانێ سەپۆرتی ئێماکەن پشگیریمانەکەن تاوەکو لە داهاتوە بتوانین ڕوبەڕووی گشت هێزوولایانە ببینەوانێ لە پێناو دابینکردنی ژیانێکی خۆشگوزەران بۆ وڵاتیان دەستخۆشیت لێکەین هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە ئەم گڕوتینەی کەتیاتانایە بتوانن کاری باشتر و خزمەتی باشتر بە هاوڵاتیان بکەن و بتوانن پرسی گەنجان پرسێکی زۆر گرنگەچ کە داهاتی وڵاتەکەمانە کە بتوانن کاری زیاتریان بۆ بکەن و ئەم پرۆژانەشی کە ئێستا لە بواری جێبەجێکردنەوە هەندێکیشیان تاوا بوو هەندێکیشیان لە تاوابوونان بابزانین ئێوە کاریان چۆن بۆکەن و گەنجان چ ئومێدێکی جاریتر بەیەوا بێت دووبارە سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ ئامادەبوون هیوای سەرکەوتنە بۆ خوازیێن زۆر سپاس بەڵێ خۆش